هێرش و داگیرکاری سوپای تورکیا لە عەفرین 58 ڕۆژی تێپەڕان. لە ئێوارەی ڕۆژی شەمەوە سوپای تورکیا و گروپە سووریا هاوپەیمانەکانی بە پاڵپشتی تۆپخانە و فڕۆکە جەنگیەکان هێرشی بەرفراوانیان کردە سەر شاری عەفرین. میدیاکانی نزیک لە یەپەکە ڕایگەیاند دەیان فڕۆکە و سەدان تانک و تۆپ بە بەردەوامی بۆردومانی ناوشاری عەفرینیان کردووە. هەروەها هەزاران سەربازی سوپای تورکیا و گروپە هاوپەیمانەکانی بەچەکی قورسەوە هێرشیان بۆ سەر شارەکە ئەنجام داوە. دوجار پاش 58 ڕۆژ بەرگری ناوەندی کانتۆنی عەفرین داگیر کرا و شەڕڤانانی یەپەگە و زۆرینەی هاوڵاتیان شارەکەیان چۆڵ کرد. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی بڵاو بوونەتەوە کاولکارێکی گەورە لە شارەکەدا ڕوویداوە و زۆرینەی بینە و ماڵ و بازاڕەکان زیانی گەورەیان پێگەیشتووە. یەپەگە لە بارەی شەڕەکەەوە ڕایگەاندووە دایان سەربازی سوپای تورکیا و گروپەکانی هاوپەیمانی کوژراون و ژمارەیەکیش بەدیلگیراون، بەڵام ژمارەی شەڕڤانە کوژراوەکانی ئاشکرا نەکردووە. میدیاکانی نزیک لە یەپەگا ئاماژە بەوە دەکەن تەنها لە چەند کاتژمێرێکی کۆتایی شەڕی ناوشاری عەفریندا زیاتر لە 250 وڵاتی مەدەنی کوژراون و سەدانی دیکەش بریندار بوون. پاش داگیرکردنی شاری عەفرین ئیدارەی خۆبەڕێوەبەری کانتۆنی عەفرین و بەرپرسانی یەپەگە کۆنگرێکی ڕۆژنەوانیان لە ناوچەی شەهبای عەفرین ئەنجامدا. عوسمان شێخ عیسا هاوسەرۆکی کانتۆنی عەفرین ڕایگەیاند 58 ڕۆژە سوپای تورکیا و گروپە هاوپەیمانەکانی بە هەموو جۆرە چەکێک هێرش دەکەنە سەر عەفرین، کۆمەڵگەی نێودەوڵەتیش بێدەنگە. وتیشی تورکیا دەیەوێت دیمۆگرافیای ناوچەکە بگۆڕێت و ئەوانیش بە هەموو توانایانەوە دژی دەوەستنەوە. هاوسەرۆکی کانتۆنی عەفرین جەختی لەوە کردەوە بەردەوام دەبن لە بەرگریکردن و تەنها بژاردەی بەردەمیان سەرکەوتنە. لە لایەکی دیکەوە ساڵح موسیم هاوسەرۆکی پێشووی پێدە و بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی تەفدەم لەبارەی عەفرینەوە ڕایگەیاند کشانەوە بەمانای دۆڕانی جەنگ و واسێنان لە خەبات نایەت. موسیم جەختی لەوە کردەوە کە خەباتی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان دژی پیلانی نەخشە بۆ کێشراوی جینۆسایدکردن بەردەوام دەبێت. هەروەها پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە پەیامێکیدا کە بە بۆنەی نەورۆزەوە بڵاوی کردوێتەوە ڕایگەیاندووە کە شەڕڤانانی عەفرین بە سەرکەوتووی ئەرکی خۆیان بەجێهێنا. پەکەکە دەڵێت هەموو شوێنێک دەکەنە عەفرین و هەموو ڕۆژێک دەکەنە ڕۆژی بەرخودان. کۆما جڤاکێن کوردستان کەچەکەش ڕایگەیاندووە شەڕڤانانی عەفرین بۆ پاراستنی شارەکە و گیانی هاوڵاتیان شارەکەیان چۆڵ کردووە، بەڵام شەڕ لە گوند و ناوچەکانی دەوروبەری بەردەوامە. ماوەی 2 مانگە سوپای تورکیا بە پشتیوانی گروپە سووریا هاوپەیمانەکانی هێرشی بەرفراوانی بۆ سەر کانتۆنی عەفرین لە ڕۆژئاوای کوردستان دەست پێ کردووە. بەو هۆیشەوە تا ئێستا سەدان هاوڵاتی مەدەنی کوژراون، دەیان هەزاری دیکەش ئاوارە بوون.